هاي هسه كريات هسه شنو ئەو کاتێیتەوە پێم نارێ ئەو شەوستان بوو زر تەلەفۆنتان دەکرد هەسە کریا لێمەیە هێشتا تۆ خۆت لە ئێمە تووڕاکەیەوە چه حاڵێکە لەکوێ بوویت قەبرستانێ بوو لە چێ بوو بڕۆ دەلێنامەیە توش بیرم بڕۆ پێم بڵێ لەکوێ بوو ئینجا ئەڕۆم پێت دەرێ باش جۆتان لێبی لە قومارخانەی بووم هەموو شتە شم دۆڕاند خانی سیارە عاد کەلوپەلی ناوماڵ هیچم نەمایە وەرە لای لە پێشم وەرە لای باسی چییە تۆ لەکوێ بووی پێم بڵێ تۆ گاڵتاکەی تۆ قومار ناکەی تۆ پیاوێکی وا نەبووی کەریم وەجێ پێتم گوت لە قومارخانەی بووم هیچمان نەما هیچ فرۆت بووینەوە تۆ بۆواکەی چۆن شتی وات کردووە کەریم تۆ پیاوێکی وا نەبووی تۆ نوێشکە وەختی وای نەما هەمووی بەسەر چوو هەموومان دۆڕات ئای خوایە تووشی چ ڕۆژەکی ڕەش بووین دۆڕاین ئەمما بەجێ هەموو بە براکان تەڵێم هاولی ئەەکەم بڕۆ بەچێ دەڵێ برێ بڕۆ وەچی پێم گوتی ئێستا کە ساحێبی هیچ شتێکی نییە من دەمە پێتم بابی من دلێن برسیم نیە بچی خواردن بۆ دروستکە دەنی گەڕێ با قسەیکە بابت چە دەوام زای برسێتی دلێن بابت چە بابت چە لا ولا عندك الشغل ولا خير بخواي باڵکە من ئیشم بە تۆی ژنێ بڕۆ بزانە چێ لە دەرکەی راتە باشە دەبڕۆ دەی خۆیز نەبووە ماما ئێستا بڕۆ هەموو شتێکی حەزەبێ وەرە هەموو شتێکی لێیان گەڕە ژنێ لێیان گەڕە وەرە ئیشی خۆتان کرد ئەوەی کە لەسەر ڕێک کرد بووین ئەشکایەکان هەموو لەبەر ئێستا هەمووی بەر بارکەن کاکە هەموو بارکەن هیچ مێرنەوە نانە بەس ئەو تەلەڤیزیۆنە نامەشە ڕێی پێبدا ڕێی شعلا پێبدا لێت دەپاڕێمەوە لەبە خاتری ئەو کوڕم ئەو تەلەڤیزیۆنی ماڵن زۆر کێفی بە تەلەڤیزیۆنی لێ بەس ئەوم لۆ بەجێرا ئەو ماڵێ هەمووی بەدەری یەک دوو کەش قاتەش بەجێگایە تێگەشتی ناناسی نەدۆڕان خمار نەکرد وەرە بارکە یاڵا ماما دەی پەلەی بکە پەلەی بکە دەی چ بۆ ماما کوڕم تەواو هەموو دۆڕات دەی نا کوڕم نا قومار یاڵا شەیما کاک سەروەر یاڵا لولا یەکەم جارەوە ناڵێ بابم قوماری دەکا بارکە هەستە هەمیان بەدەری کاکە یان بەدەری هەمیان بەدەری یان بەدەری یان بەدەری ئەشیاکان باکە يلا كتب معايا لو تشوكين لو تشوكين یان بەدەری ئێستا هەمووی بار دەکەیت ئێستا بخواردێ خۆیدا ئێستا بخواردێ بابچی ئەوان هەموو بار کرد باشە با بڕۆین کاکە ژێرگیدایە قسە بۆ ناکەی وەک قوربانی بابە تەلەڤیزیۆنی بۆ هێنێ دێ قسە بکە دێ کوڕە شیرینەکە کوا قسە خۆشەکانت تەلەڤیزیۆنێنێت گۆرانی لێ کە قسە بکە دێ کە بابە خۆی تەلەڤیزیۆنە بۆ بێنێ دێ کوڕی كرم حسابك واحد في تلفزيون اشتري خو ما قولت له بكره بس دوقصه دو شملو بلي لا حسابك كركب جرگیدادا قسە لەگەڵ منیش ناکەی
ماڵە وێران کردین باوکە ئەو ئارامیش داوای جیابوونەوەی لێ کرد نا دڵنیابە لێ ناگەڕم بگاتەوە ڕادی نە ماڵمانمە نە سیارەمانمە نە تەلەڤیزۆرمانمە نە سەلاجەمانمە چیت کرد جۆن ئەو ماڵت کاول کرد واتان کردی ئەوە هەڵەی تەمەند و کردم هەمووی برادەر فێریان کردن قسەکەم وەڵڵاهی بابی تۆ جیانی پێ نەدەزانی هەر نەدەزانێ قوبار چییە باوکە هیچ نەبێ بڕۆ تەلەڤیزۆنە پێیاکە لۆی دەکەم ئەو وعدم پێدا لۆی دەکەم هەرچەندە یەک مسم لەبەری دانیە بەس پارەی هەلو پێیا دەکەم